ولا فرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم تنانت قد غيك إنسان ببونيكي ناخوش وكا أجر خواردنيكي حلالي شي خوارد ببيتا مزقوته كفرمي من أكل ثوما أو بصلا فلا يقربن مسجدنا لرواية كتير مساجدنا هاتوش مصلانا هركس سيري خوارد ياخد بيازي خوارد بان زيكي مزقوتا كان من نكوي سير بخوي بياز بخوي بودني نزيكي مزقوت كوي باشا اگر هربي انكاري كي قايناك من اتشم ها جماعتك بونا نسل وچن کس ناراحت به بونكي تاوانه لسره بو جماعتك بونا نسل لبروي رسول الله صلى الله عليه وسلم بو دياري كردوي كامان باشتره بو بي يعني بو دياري كردوي كني باشتره باشا كتو هريي وكو عملي رسول الله صلى الله عليه وسلم نازانه كامان باش منازان بهر بروم جماعتي خوم بكم دي ضل نيابه ما دام هم فرماني رسول الله اشكيني هم قناعته بقسي او نيه تو نيوجكت بجماعات بونا نسل هر فرزكت لسرلاج هم بحسابي خوش بو جماعتاتي جگە لەوەش تاوانباری بەوەی چەند کەس بۆنی دەمتی کردو ناڕەحەت بووە چونکە ئێمە زۆر جار خەڵکیە بۆ لامان ئەڵێ سوێن بەخوا نەمزانیەوە نوێژەم چۆن کردووە ئەوەی پاڵم سیری خواردووە پیازی خواردووە ئەمە خۆ ئەم دوو خواردنە چیشن حەڵاڵن ئەم دوو خواردنە حەڵاڵن ئێگەر بێت و ژگەرە بخۆی ها ئەنجا بێتە ناو مزگەوتەوە ئەو هاڵاوی دەم بکەی بەسەر خەڵک نێرگە لە بخۆی شتێکی حرام بخۆی ئەوە زۆر ئەولاترەنەیی تۆ سیر و پیاز کە حەڵاڵە بیخۆی بۆ نەکەی عەزیەتی خەڵک با بۆت نییە بێتە مزگەوتەوە هیچ گەرەکە حرامە زۆر ئەولاترەکە بە هیچ شێوەیە نزیکی مزگەوت نەکەوی ئەگەر هات و دەمە بۆ نیشگەرەیە یاخود دەڕۆی دەمودانە پاکە شۆی سیواکەکەی ئەنجایتە مزگەوتە یاخود بۆ نییە بێ بەڵام مەسەلەی سیر و پیاز زۆر جار لەناو دەمانیە بەتەنها چێتە مەعیدەوە لەوێوە هاڵاویەتەوە دەرەوە کاوە خراپترە لە فەرمودەیەک ترا رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ فإن الملائكة تتأذى مما يتأذى منه بنو آدم بۆچی نێن بۆ مزگەوت هەر لەبەر خەڵکی نا والله مەلایکەش بێزارەکەی ئەفەرمێ بەڕاستی مەلایکەش بێزارە بێ بۆی کە ئینسان پێی بێزارە بێ تۆ چیری عینچ بەشەرێکیە تۆ مەلایکە بێزار کەیتوە تۆ ئینسان بێزار کەیتوە ئەمە بەس لەبەر چی هەوارەزۆگەی خۆ بێنیتە دی بڵێ من جەماعەتم کرد دەی دڵنیا بە بۆت نەنووسراوە گوناحباریشی لەسەری